ساڵی ڕابردوو 150 کورسی بووە ئەم ساڵ کەم کراوەتەوە بۆ 45 کورسی ئەکە ئەمە لە هیچ وڵاتێک و هەرێمەکە ئەمە نەبوو ڕووی ناوەکە ئەهلیەکان بۆ شێوازە بێت یعنی کورسی کەم کرێتەوە بدرێتە 10 وەزارەت بە ئێماڵێن ڕکلامیان کردووە لە 50 بەشەکان وەرئەگیرن بەڵام کەچی ئێستا هاتووە 80 وەرنەگیرە ئاخ بەس پێم بڵێ بە چ مافێک بە چ حەقێک 80 وەرناگریت بە چ حەقێک 80 وەرناگری لە ئەهلیە حکومەکە وتمان عەلا کولین حال وا دەرەجەکە شمولی ئەو بەشەی نەکرێ بۆ لە ئەهلیەکەیە یعنی چی دانەوێ لە خوێندکار بۆچی وا لە خوێندکارەکەن بۆ هیچ کەسێک پشتگیری خوێندکاریە نەکردووە لە پێناو چییە هەمووی بەناو حکومەتە بەناو وەزیرە بەناو سەرۆک وەزیرە هەموویان بەناون تەنانەت بەناو هەرێمیشە ئەوەی لەم وڵاتە بەس زەرەری بۆ ماوەتەوە بەس زەرەری ئەکات ئەخ بەس پێم بڵێ لە چ وڵاتێکە خوێندن بەم شێوازە بووە لە چ وڵاتێکە خوێندکار هاتووەتە سەر شەقام و داوای ئەوە بکات لە ئەهلیا بخوێنێت ساڵی پار ژمارەی کورسەکان 150 کورسی بووە ئەم ساڵ تەنیا 45 کورسیە هەروەها داخستنی بەشی شیکاری یەک پەیمانگە یا زەرچەند پەیمانگە لە زۆربەی ڕێژەکە کەم کراوەتەوە بە تایبەت ئەوانەی کە دەسەڵاتی حیزب تێدا ینی هی حیزبە بەڕێژەی کەم کراوەتەوە تێگەم تقریبان بەڕێژەی لە سایە 10 بۆ 20 بەڵام ئەوانەی کە سەر بە حیزب نین 180 کەم کراوەتەوە هەروەها داخستنی بەشی شیکاری کە دوێنێ بە تەلەبەیان وتووە زۆربەی تەلەبە معاملاتی زانکۆ حکومیەکانی نەکردو چکە لە ئەهلی پیان وتۆ بە ئاکیدی ناو دێتەوە ئەهلیان وا لێ کردووە کە دەرەجەی بەرزتری لە حکمی وەرگرتووە تێگەی لە 80 کەمتر ناوی نهاتوتەوە لە ئەهلی